والله بەردەوامی ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمان لەگەڵ میوانەکەمان بەڵێ ئاکەم لە شاری کفری ساڵی 2025 ساڵێک بۆ پڕ لە پرۆژەی خزمەتگوزاری و چەندین چالاکی جۆرا و جۆر کراوە لە چینە لای میوانەکەمان بۆی گفتوگۆی لەگەڵا بکەین بۆی بزانین ئەم چالاکیانە یاخود ئەم پرۆژە خزمەتگوزاریانەی کە ئەنجام درراوە لە چه سێکتەرێکان و تاکو ئێستا پرۆژەکان تاو کراون یاخود تاو نەکراون چەندین بابەتی دیکە. ئەندازیار علی خورشید سەرۆکی شارەوانی کفری سڵاو لێ بێ و بەیانی و باش پێمان بڵێ ئەو پرۆژە خزمەتگوزاریانی کە لە ساڵی 2025 دەستی پێ کردووە و کراوە بۆ شاری کفری چی بوون؟ بەڵێ سڵاو لێ ئەوەی سڵاو لە بیسەرانە بیانی کەشەیەکیش دیارە هەر لە چوارچەوەی ئەو کار و پرۆژانی کە دامانەوە پلانماندا ڕشتووە ئەتوانم بڵێم 2025 لە دوای 2014ەوە کە ئەو قەیرانە سەختەی کە ڕیکردە ناوچەکە و ڕیکردە هەرێمی کورسانە ئەتوانم بڵێم ساڵێکی وەچەخان بۆ ساڵێکی پڕ ئاوەدانی بۆ لە 2025 ئێمەش ئەتوانین بڵێن ساڵی 2025 کە ئەو پلانێکە دامانناوە کە جێبەجێمان کردە بەڕاستی خاڵی وەچەخان بۆ لە کفریا دەستمان پێ کردو بە پرۆژە ئاوەدانەکان با بڵێن پرۆژە ڕێگاسازەکان پرۆژەی ڕێگاوبانەکان با بڵێن لە ئێستادا 2025 بای تقریبا بە نێزگەی 6 ملیار پرۆژەمان لە شاری کفریا هەیە لە سنووری شاری کفریا با بڵێن کە من بەکاڵێم 6 ملیار لەوە ئەچێ بە سێکتەرەکان ترشەوە بچێت لە 20 ملیارێکی بەڵام وەکو شتەبەکانی شارەوانی کفری کە پرۆژە خزمەتگوزاریەکان نێزگەی بای 6 ملیار پرۆژەمان هەبووە لە 2025 خۆشبەختانە پرۆژەکانمان زۆربەی زۆری بەڕێژەی لە ساڵانەوە بۆ 95 تاوا بووە زۆربەیشی لە ساڵ 50 تاوا بووە 60 تاوا بووە چاوەڕوانی ئینشەڵا لە ئایندەی زدە پرۆژەکان بە تاواتی بکردا تاوا بکردو بکردا خزمەتی هاوڵاتیانی خۆشەویست ئینشەڵا کاک عەلی ئەو پرۆژانە چ پرۆژەیەکن؟ ئەو پرۆژانەی کە جێبەجێمان کردو ئێمە لە قەزای کفریا پرۆژە خزمەتگوزارەکانن با بڵێن بریتی بۆ لە ئاوەڕۆ بریتی بۆ لە ڕێگاسازی لە قیتاوکردنی دووسایتەکان لە کۆنکردنی ناوگەڕەکان بە هەمان شێوە ئەومان دەستمان پێ کردووە نەک تەنها لە یەک بوارە ئەو گەڕەکانەی کەوا مەسەرەن بۆنە بڵێن پرۆژەی تیا بووە لە ساڵی 2014 ڕاوەستاوە لە زمنەی بەڵێندەرترایە نەماتوانین دەستی بە بەرن چکە بە حەقەتەن بەڵێندەی خۆی ڕازی نەبووە بەڵام ئەو گەڕەکانی کەوا هێشتا دەستی پێ نەگەشت بۆ باڵێن لە زمنەی بەڵێندەران نیە دەستمان بۆی بردووە ئەو گەڕەکی ڕاپەڕین بای ملیارێک و 488 میلیۆن بۆ ئیساکە لە ساڵانەوە پێشی تەواو بوو خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردووە گرفتیان هەبووە لە کاتی باران و لافاوە پڕلیتیان هەبووە ئیسا خۆشبەختانە بڕۆ تەماشا بکە بەڕاستی گەڕەکێکی لەو گەڕەکە نمونانی کەوا هیچ پڕلیتیانی هیچ گەڕێکی ئاوەڕۆیتیانی چێتە ماڵەکانەوە. باشە کاک عەلی دیارترین ئەو گەڕەکانەی کە بەڵێ کاک عەلی ببوورە دیارترین ئەو گەڕەکانی کە لە ساڵی 2025 کۆنکرێت کراون یاخود قیرتاو کراون چۆن و ئایا ئەم پرۆسەیە ئەم پرۆژەی کۆنکرێت و قیرتاوکردن لە ساڵی 2026 بەردەوامە بێت؟ بڵێ ئێمە پرۆژەی دووسایتی گەڕێکی هەواری نێومان کرد بەڕاستی گەڕێکی هەواری ئەو دووسایتە هیچێک لەو گەڕەکانە بووکەوە چکە گەڕێکێکە یەکەم گەڕەکە لە گەورەیە لە کفریا پڕێتێکیا بووە بۆی کە جوڵی هاوڵەتانی لەسەر ساڵانە مەفەڵێن بەسیارەکانە چوو بۆ دەوام یان تەلەبە بوو تەلەبەیتا بوو خەڵکی زۆر ناوچەکە هاتە سەر جادەکانی ترمان پیسەکریا بەڵام ئێستاکە ئەو دووسایتەمان تاوە کردووە دووسایتی ئەوەیان لە ساسە تاوە بۆ دووسایتی هەوارەیە پرۆژەی دووسایتی گەڕێکی مەسەڵەن بۆ دووسایتی گەڕێکی شۆڕشمان تاوە کردووە بە هەمان شێوە لە هەمان کاتێک یادە خزمەتی هاوڵاتیان 2025 ئیسا حالیان پرۆژەی دووسایتی گەڕێکی شێدانمان هەیە تقریبا بڵێم لە ساڵ 40 تاوە بوو ئیساکە ئامادەکاریمان کردو بۆی دوای ئەم بارانە دەستکەینە قیتاوکردن و پشتنی بەردی شکاوەکانی با بڵێن پرۆژەی دووسایتی با بڵێن گەڕێکی بەردەم ئامادەی شۆڕشمان ئەوەی حالیان لە جێبەکردنکردایە لە سا 30 تاوە بوو ئیساکە لە خۆناقی تێکەڵە ڕشتندایە پرۆژە دووسایتی بەردەم ئامادەی کریمان هەیە بای 2 ملیارە با بڵێن ئەو پرۆژە بەڕاستی یعنی ئەگەر خۆی گەورە هاوکارمان بێت هاوە هەبێ هیچێک لەو پرۆژە استراتیژیانەی کەوا لە کفریا دەرەکەون زیاد لە 5 گەڕک ئەبەسەدە خۆیوە زائیدەن ئەتوانین بڵێن دەرچەی بەنداوی باوەستەت ئەبەسەدە خۆیوە ئەو پرۆژانە ئەمانە کۆمەڵی پرۆژەن سەرجەمیان کۆیان بای نێزگەی بە تەقریبی بای 6 ملیار ئەبێ بەردەوامیکە بەڵام خۆدانزانە عادەدەن بەهۆی وەستانی کۆتایی ساڵەوە خۆدەزانی سەرفیا دڕاگیراوە سەکە داراییەوە کەمەجا مانگی 12 مانگی ساڵی بارانە با بڵێن لای ئێمە بزات لای ئێمە لە قەزای کفریا ساڵی مانگی 12 ما ساڵی بارانە قوڕیتەیە ئیشەکانمان خاو بۆتەوە
بەڵام شڵات تەمەنا ئەکەین لەم ساڵی تازە ئەوانش تەواو بوون و زائیدەن هەر بەو هەناسە و بەو هەناسەیە بەردەوامی کە ئەو خزمەتی کردومانە لە 2026 بەردەوامی کە. بەڵێ کاک عەلی ماوەی چەند ساڵە لە شاری کفری پرۆژەکان وەستاون و ئەم پرۆژانە لە ساڵی 2024 دەستیان پێکردووە لە 2025 بەشێکیان تاو بووە یاخود لە ساڵی 2025 دەستان پێکردووە؟ ئێمە لە ساڵ 2014 کە باسم بەکردی قەیران کە ڕیکرد ناوچەکە بەڕاستی یعنی قەیرانە سەختی کە ڕووکە ناوچەکە کفری شەلل بوو بەڕاستی یعنی وای لێ هات ئەگەر لەوەی خۆتان لە میدیاکان و گوێتان لێ بێ خەڵکی زۆر باریەکرد لەم شارە بەهۆی کەمی خزمەتگوزاری و بارێکرد بەهۆی نەبوونی کار و بارێکرد یان فرۆشتنی عقاراتی کفری بەڕاستی وەستا مەلەل بوو شەلل بوو کەوت لە وەستان لە 2014 تاکو بڵێن ئەو سەردەمی کە بەڕێز جێگەی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەدای ناوچەوەی کرد کە کۆمنیۆکی بەرفراوەمان کرد لەگەڵ ئیدارەی شارە کە توانیمان بەڕێزان سەرپەرشتاری ئیدارەی گەرمیان و قایم قامەتی قەزای کەسی و بەرەبەرایەتی شارەکانی گەرمیان ئەو پلانێکە دامان ڕۆژ لەگەڵ جەنابی بەڕێزی کاک قوبادا توانی بڵێم لە مانگی 6 2024 ەوە ئێمە پلانمان داڕشت بەڵام تر ئەو پلانەی کە هێوا شش کەوتە بای جێبەجێکردن ئیساکە خۆشبەختانە ئەتوانم بڵێم ڕێژەی بارکردن لە کفریا سفرە بەهۆی کەمی خزمەتگوزاری و ئەتوانم بڵێم ئەگەر تەماشا بکەی ئیساکە ئەگەر پرسیار بکەی لە عقاردەکانی کفری ئەگەر ببینی ڕۆژانە من زیاد لە 10 تا 15 هاوڵاتیان سەردانمانەکەن بەهۆی کردنی فرۆشتنی خانوبەرەوە یعنی ئەمە جۆڵێکی چاکە لە بازارە دروست بووە ئەتوانم بڵێم ئیساکە لە کفریە ئەگەر جەنابەت بفەرمی بێ بگەڕێ بۆ خانێکی بەکریە بە دەگمەن دەست ئەەکەوێت لە کفریە ئەمە جێی ئومێد و جێی خۆشجێ جێی ئومێدە بۆ ئێمە بەڕاستی ئەومە دەگەڕێەوە بۆ شاری کفری ئەتوانم بڵێم ئەو ماڵانێک باریان کردو لەروی کفری خۆشبەختانە لێ نەگەڕێتەوە بۆم شارە ئەمە جێی ئومێدن چیان بەخوای گەورە بەم هەناسەوە بەردەوام ئەبین تاکو ئەگەینە ئەو کاتێک کە ئێمە وەلو ئێمە وەکو شارەوانی کفری لە خزمەت بەردەوامی ناوەستین لی بەڵام تا کاتە ئەو کاتێکە ئەتوانم بڵێم لەوی گازنی هاوڵاتیان بتوانم ناڵن لە ساسە بەڵام هیچ دەبێ با لە سەتا هەفتا بۆ هەشتاش کەم کەینەوە بۆ ئێمە جێی دەستخۆشی و بۆ ئێمە جێی سەرکەوتنا. باشە کاک عەلی لە ساڵی ڕابردوودا لە ساڵی 2025 لە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان چەند پارچێکی نوێ لە شاری کفری دروست کراوە. لەم ساڵیشدا دروستکردنی پارک لە شاری کفری بەردەوامە بێت لە پلانتانە هەیە؟ بەڵێ ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی بەشی باخچەکان بەردەوام من لە دروستکردنی پارک چی ئەگەر بە داهاتی خۆمان بێ و چی ئەگەر بە داهاتی ڕێکخراوەکان تر بێت و چی ئەگەر بە لەلایەن حەت هاوڵاتیەکی خێرخوازێکی بێ بەردەوامیکە ئێمە ئیساکە حالیان ئەگەڕێن بە دوای ئەو باخچانێک کە ساڵانی ڕابردوو دروستکراوە باڵێن شێوازی باخچەی لەدەستداوە یان وەکو دارستانێکی لێ هاتووە دەستمان بۆ ئەوش بردووە ئەوش ڕێگە خینەوە ئیساکە ئێستا ئەتوانم بڵێم خۆشبەختانە لە قەزای کفریا 3 باخچەی سەرەکیمانەیە و پارکێک بەکاری دێنین هاوڵاتیان سەردانی دەکەن سرەڕێ ئەوشە لەسەر بەنداوەکە بە هەمان شێوە لەلایەن خێرخوازانەوە پارک دروستکراوە باخچە دروستکراوە خەڵکان ڕوویەکەن خۆشمانەگو شارەوانی بەردەوامی لە دەروازەی شارێکی لەوێ جگایەکمان هەیە نێزگەی تقریبان 45 دۆنمە خەریکی سەوزەکەینەوە خەریکن داری تیا ئەچنین ئەیکێنە پارکێک بۆی هاوڵاتیان ئەوانەی کە بەسەڵەن توانایان نییە بچنە دەرەوەی کفری بە مەستی جۆگۆڕنێک یان بە مەستی کات بەسەر بردنیەک ئەتوانین دەستمان بە ئەوش بردووە ئەوش بە هەمان شێوە سەوزەکەینەوە ئەیکێنە پارکێکی کێزانی کە هاوڵاتیان بتوانن کاتێکی خوشکیا بۆنە سارە نەوەستاین تا ئەم ساتە تقریبان ئێمە 9.7 ڕێژەی سەوزایمان لە کفریا هەیە خۆشبەختانە خۆتان زانن ڕێژەی سەوزای لە کفریا ناکرێت بۆ شێوە زیاد بکرێت کە بتوانین ساڵێک ئێمە بەڵام بەردەوام میکایشەڵا لەو کاریش نەوەستاین ڕێژەی سەوزای لە کفری لە سەدا چەندە؟ سەرۆکاتی شارەوانی 9.7 بەڵێ ئەمە لە ساڵی 2025 و 2026 ئەگەری هەیە زیاتر ببێ واتە 2025 ڕێ بەڵام لە هیچ پرۆژێکتان دڵنیایەوە پلانێکە داما ئەو پلانێکە دامانناوە بەڵێ دامانناوە ئیساکە خۆتان زانین هەر نەخشەی کەرتی دروست بکرێ ئەبێ ڕێژەی سەوزایی تابێ ئیسا ئێمە چمانتە ناو گەڕەکانشەوە ئەو گەڕەکانێکەوە لە ناو نەخشەی کەرتیەکانە باڵێن شوێنی باخچەی لێیە شوێنی سەوزایی لێیە دەستمان بۆ ئەوش بردووە سەوزەکەینەوە بەڵام تر خۆتان زانین ئمڕۆ تۆزێک دابیکردنی ئەو سەرچاوی ئەو بۆ باخچەکان گرنگە لەگەڵ دابیکردنی هەلیکاری و کرێکارە ئیمڕۆ خۆدان بەهۆی خێرایی داراییەوە نەمانتوانیە ڕێژەی باخەوان زیادکەین بەڕاستی یان کرێکار زیادکەین بۆ باخچەکانمان بەڵام تر هەڵمانداوە شڵا لە ڕێی کۆمپانیەکان و کۆمپانیەکمان بواتووە بۆ خزمەتکردنی باخچەکان چەند کرێکاریانمان ئیزافە کردووە زیاد کرد لەسەر ئەوە کاری سەرەکەین. بەڵێ کاک عەلی سەبارەت بە پەروەردە
هیچ پرۆژێک لەم پرۆژانە لە بواری پەروەردەیە دروستکردنی قوتابخانە یاخود ئەو قوتابخانانەی کە لە ئێستاە بەرەو کۆمبوون چون نۆژەن دەکرێنەوە یاخود تەنها دروستکردنی ڕێگەوبان و باخچەکان دەگرێتەوە پرۆژانە. ئەوەی کە من ئاگام لێ بێت لە بواری کەرتی پەروەردەیە کەسی با بڵێن کەسی پەروەردە و کەسی تەندروستیش خۆشبەختانە توانرا هەل لە ڕێی برای بەرزمان کا قوبات و کاک شێخ مەمەدی نۆکانەوە وەزیری دەستخۆشیە چەند سەرمایه‌دارێکی سوخوازی نیشتیمانی هەوڵدە ناوچەکەەوە توانرا قوتابخانەیەکی هەرزەخۆیی دروستکێ بۆ گەڕەکی هەواری نییە بەڕاستی ئەو گەڕەکەەوە باسم بۆ کردی خۆی قوتابخانەی تایە با بڵێن چەند داهاتی خزمەتی هێنی کوردستان بەڵام تر بەهۆی قەیرانداراییەوە لە ساڵ بەڵام پێم وایە ساڵ 55 کارەکەی تەواو بۆ ڕاوەستاوە لە 2014ەوە نەتوانرا با بڵێن قوتابخانەی تا دروست بکرێ بەڵام تر خۆشبەختانە سەرمایه‌داری نیشتیمانی بەڕێز کاک سەردار ڕەباطی هاتە ناوچەکەەوە جێی دەستخۆشیە و ئومێدەکەین خی گەورەت لە ساق و تەمەنێژی کات توانی قوتابخانەیەکی بمان دروستی هەژدە پۆلیس ساکە حالیان خێرە خزمەتی خوێندکارە خۆشەویستەکانەوە با بڵێن هەروەها بەڕێز حاجی عەباس پارێزدادەیەش هات خەستخانەیەکی مناڵبوونی بمان دروست کرد بەڕێز بورهان حوسێن فەرەج هات خەریکی خەستخانەی دروستکردنی خەستخانەیەکی شتنی گورچێلێ لە ناوچەکە دروستەکە ئەمانە هەمووی بە کۆدەنگی بڵێن بە کۆدەنگی هەمومان کراوە با بڵێن لەو کەرتانەیە کاری تێداکەین ئینشاءڵڵا. بەڵێ کاک عەلی کارتان لەسەر گۆڕینی سیستمی ئاودێری کردووە لە پارک و شۆستەکان بە دیاریکراوی؟ بەڵێ بەڕاستی پرسیارێکی زۆر جێخۆیەتی بڵێ لە ساڵانی ڕابردووە بە تەنکەر ئاوردیان تەمان خۆتان زانن بە تەنکەریش نەک جارێ بگرێ بە دوو جاری ئێمە سەرفات لەسەرەکەین یەک ئەوەی کە سوتەمەنێکی زۆر ئەسپێرە و ژێگەی ناوچەکە پیس دەکات دویش بە هەمان شێوە بێ ئێمە ئەو پارە مانگانە بدەین بە تەنکەرە ئێمە هەڵساین هاتی چیمان کرد بەڕاستی لەگەڵ بەشی باخچەکان کۆبنێکمان کرد وتمان بۆی بتوانین ئینشەڵا سیستەمی ئاودێری باخچەکان بگۆڕین ئێستاکە توانیمانە تەقریبان بڵێن پێت ڕێژێکی زۆری باخچەکانمان گۆڕیە بە سیستەمی ئاودێری بە دڵۆپا لە دەست تەنکەر قورتارمان کردووە بگرە ئێم ساڵ دارەکانمان سەوزایەکانمان لە ساڵانی ڕابردوو باشتر بووە چکە هەتا خۆتان زانن کفری ناوچەیەکە گەرمایەکی سەختی لەسەرە لە هاوینە بڵێن پلەی گەرما ئاگاتە زیاد لە 50 تا 45 شەو بەڕاستی ینی ئەمانە خۆزانی تر ئەبێ ئەمەش دەست بوون بۆ نەمانێک ئەو نەمامێکە لەگەڵ ناوچەکە بارودۆخوا خۆی بگونجێنێک دەستمان بۆی بردو شەڵا توانراوە ڕێژێکی زۆرمان گۆڕیە بە سیستەمی دڵۆپا ڕزگار بوونە بەڵام بەرداوامین لەسەر ئینشەڵا هەمووی کۆتاییەتی تێرین لە تەنکەرات هەر باخچێکمان ئەو نێزی وێسە چاو ئەو نێزی ئای بۆ بی بەڵێ واتە لە ساڵی ڕابردووە بەڵێ وەک دەزانین ساڵێکی وشکە ساڵێ بوو و بۆک باسە لێوە کرد بەهۆی ئەو گەرمایەوە بەشێکی لە دار و درەختەکان وشک بوون یاخود کە وشک بوون پێویستە لابرێت و درەختێکی نوێ لە شوێنیاندا بنێت کارتان لەسەر ئەوە کردو ئەم پرۆژانە ئەو دار و درەختانە شەگرێتەوە کە پێشتر لە ناوچوون؟ بەڵێ بەڵێ تەبان چۆن ئێمە هەر خۆتان زانن ئەم ساڵ لە خەزای کفریا ئەو دار و درەختانەی کە مەسەڵەن لەگەڵ بارودۆخا خۆیان نەگونجێنن با بڵێن لەگەڵ ظروفی گەرما خۆیان نەگونجێنن نافەوتێن بەڵام کەس ئەبن لاواز ئەبن بەڵام هاتی ناو سەرەتای پاییزەوە خۆیان گەشاکەنەوە جارێکی تر بەڵام هەر لە چوارچێوە ئەویشە دامان ناوە هەر باخچەیەکمان یان هەر جەزرەیەکمان با بڵێن وەسەتێکمان دارەکەی وش بووە ئەو داری لا بن دارێکی نامی لە سەدی ئەواشین بۆی تر بتوانین پارێزایی لە ڕێژەی ئەو سەوزایە بکەین زیادی کەین کەم نکاتەوە واتە بە ڕێژەیەک واتە توانین بڵێ 100% بە ساڵێکی دیکە ئەو دار و درەختانە بەم شێوەیان لێناوە ئەم دڵۆپەکردنە دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکە؟ بەڵێ ئێمە هەر لەسەر داهاتی خۆمان با بڵێن فەرەن خۆتان زانن ئێمە خەیرانێک ڕووناوچەکان ناتوانین دەرخستێک ئامادە بکەین بتوانین لە ساڵ بە یەکجاری ئێمە بتوانین هەموو باخچەکەمان قوتارکەین بەڵام تر بەپێی ئەو داهاتی کە لەبەرسمانە هەیە بەپێی ئەو پارێکە ڕۆژانە خۆمان مانگانان سەرکاتمان بۆ سەربەگەن وەڵام بەداخەوە ئەم ساڵ لە ساڵی 2005 بۆی ڕاوەستانی سەرکاتەوە ئێمە چەندمانێکمان دەستون نەمانتوانی فیادکەوین بەکاری بێنین بەڵام ئێمە هەر ئەو داهاتێکە لە بەرەسمان پلانمان بۆیدانەوە بەشێکمان بۆی تەرخان کرد و واخچەکان یعنی بەڕاستی ئەتوانین بڵێم ئەگەر خۆی گەورە پەنامان بدای شەڵا ساڵی ئایندا ئەتوانم بڵێم لە 90 باخچەکانمان قوتار دەکەین دەستی دڵۆپەدانا ئەتوانین ڕژگاین زیاد دەکەین اینجا لە چوارچەوەی ئەو کار و چارەکەی ئێمە کردومانە بەڕاستی بەوەی کە بتوانین سنووی شارەوانی کردیمان فراوان کردەوە ئەو شتێکە لە خاڵە سەرنجەکانمان کردووە 2025 دەستمان بردەوە ئەتوانم بڵێم فکری حالیان ئیساکەی ئێمە ئەتوانین بڵێم زیاد لە 7000 دۆنم سنوورەکەمان فراوان کردەوە ئێمە ئەتوانین بڵێم ئیساکە لەم چوارچەوەی بڕیاری سەرۆکاتی ئەنجومەن وزارەی کە بڕیاری داوازەوی دابەزرێ باشە ئەگەر بێت و ناوچەدا بڕاوەکانش بخەنە سەرشانی ئێمە کە نێزگەن لە ئێمەوە ئێمە ئەتوانم بڵێم زیاد لە 4000 پاشە ئەسدا بەش دەکەین ئەمیش
خۆشبەختانە جێ ئومێدە بە خەڵکی بتوانم سنووری شارانیمان فراوان کردەوە بە دوو ئەوەندەی خۆی ساکە لەم کاتە بەڵێ باش ئەوە ماسەرپلانێکی تۆکمە بۆ شارێکی دابرین ئەم ساڵە ئینشەڵڵا باشە ئینشەڵڵا کاک عەلی وەک لە سەرەتای دیدارەکەی باسە کرد ساڵی 2025 وەرچەخانێکی گەورە بوو لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان هەر لە ساڵی 2025 بەردی بناغی چەند پرۆژەیەکی تریش دانراوە بە دیاریکراوی پرۆژەی جووتسایدکردنی ئامادەی کفری تا ڕێگای بەندایی باوەشا سوار ئەم پرۆژیان لە ساڵی 2026دا بەکوێ گەیشتووە بەڵێ ئەم پرۆژە ئێمە کاتی تر بەردی لە 2025 تقریبان بەردی بناغیماندانا لە کۆتایی 2025 دوێنێک هەر خۆم سەردانی چکە خۆزانی بودجێ ئەو پرۆژەیە لەسەر بودجێ پەروەردانی پارێزگاکانە دوێکە سەردانی ئیدارەی گەرمیانە کرد لەگەڵ بەڕێز کاک شێخ جەلالە هینمان کرد کابرای بەڵەندەر ئیزارێکی پێدەی نەک ئیزارێ با بڵێن بانگ دەکەین خۆزانی تا ئیسم بە دەست بەکاربوونی نەکراوە بەڵام ئەویش تۆزێک مەبەڕەتی خۆ هەیە ئەڵێ سەرکار ڕاوەستاوە ئەگەر بێت و خۆتانی سەحالین خۆی یەکسایتی دیکایە قیتاوە ئیساکا ئەگەر بێت و من ئیسا دەستکاری بکەم هەڵێتەکەنەوە لەو چیە ئاستەنگ بۆ هەڵەکان دروست بکە ئێمەش بتمان کاکە وەرە دانشە ئێمە پلانێک داین بۆی کە نەگاتە ئەوەی کە ئاستەنگ بۆ هەڵەکان دروست بکە ئەو پلانی کە داینی بۆ تۆ کاری تێدا بکەی لای بەنداوەکەەوە چکە خۆزانی لای بەنداوەکەەوە تاکەوتێتە لێنز لای قوتابخانەی چیماش ئەوێ خۆی خیر نییە هەر با بڵێن گڵا وەڵماوەتمان بەرە هەسە لەوەوە ئیشی لەسەر بکە بەش تا گەشتە ئەوە 2026 ئینشەڵڵا سەرکات کراوە بتوانین ئەو پرۆژە بکەینە خزمەتی هاوڵاتیانەوە بەڵام ئێمە هەر بەرداوامی لەسەری ئەو پرۆژە چکە پرۆژێکی استراتیجیە لە شاری کفریا ناوەندێکی زۆر گەڕێکی زۆری لەسەرا ئەتوانم ئینشەڵڵا لەم 2026 تەواوی ئەکەین پشتیوان بەخوای گەورەی خێنە خزمەتی هاوڵاتیانەوە هیچ گرفتێکمان نییە لەوە پشتیوان بەخوای گەورە تەواو بێت بەڵێ کاک عەلی لە ساڵی 2025 هیچ کێشەیەکتان هەبووە ببێت هۆیەوەی کە کێشەکە واتە پرۆژەکانتان دوا بخایە خودت کەم و کورتێک هەیە لە ئێستا پێویستان بۆ بێت کە چاک بکرێتوە پەرە بە پرۆژەکاندان بنووە درێژە بە پرۆژەکان بن بۆی کە لە ساڵی 2026 تاو بکرێت ئەوەی کە تەنها گرفت لە بەردەما قەیرانی داراییە تەنها ڕاگردنی سوفەکانە باڵین ئەگەنا هیچ گرفتێکمان نیە ئێمە ستافی تەواومان هەیە خۆشبەختانە هەر ئەتوانم بڵێم ئەندازیارمان بووە تۆ ڕپێمان بووە تۆ جاران کێشەمان هەبوو لە ڕێی ئەندازیارەوە بەڵام خۆشم هەر بە سفەتی ئەندازیاری بە خاوەکو سەرکی شەروانی کارم کردو هەموو ئەندازیارش کارم کردو سەرپەرستی پرۆژەم کردو لەبەر دی ئەندازیاری ساکە ئێمە ستافی تەواومان لەبەر سایە تەنها گرفت هەبێ خۆ نەخواسە ئینشەڵڵا هەر نابێت با بڵین هەر ئەو قەیرانی داراییە کە با بڵین ئینشەڵڵا سەرکات بکرێتەوە ئێمەش توانین پرۆژەکانمان بەڵێم پێشچوونی باش بەخۆی ئەبێنیە بەڵام پرۆژەکانی ئێمەش هەمووی ڕاوە کاری تاکراوە نەوەستاوە با بڵێن بەڵام کەنێک خاوی بەخۆی بینیوە بەهۆی ئەوە خۆزانی زستانەوە قوڕاوە بەڵێ باشە کاک عەلی پەیوەندی و هەماهەنگی شارەوانی کفری لەگەڵ فەرمانگەکانی تر لە سنووری کفریا چۆنە بۆ نمونە گەشت و گوزار بێ شوێنەوار بێ کارەبا بێ پەروەردە بێت چکە دوجار ئەم هەماهەنگیە بۆ خزمەتکردنی زیاتری دانیشتوانی کفریە بەڵێ بە دقیق بەتاکی دوایە ئێمە نازانم بڵێم ساڵان ڕابردوچۆن بۆ بەڵام کە من هاتم دەست بەکار بووم توانام کە توانیمان با بڵێن سەردەم فەرمانگەی شاری کفری هەمووکو هەیکەلی ئیداری قایمقامەتی قەزای کفری ئێمە خۆمان کۆکەین زە چەترێکا با بڵێن تەنها کارمان ئەوەیە خزمەتی تەواو بگەینە هاوڵاتیانی شاری کفری بەبێ جیاوازی تەنها کارمان ئەوەیە بتوانین ئێمە هیچ گرفتێک لەبێت ئێمە ئەوان دروست نەبێت چکە هەموو شارەوانی هەم با بڵێن داری کارەبا و فەرمانگەی کارەبای کفری گەشت و گوزارە با بڵێن فەرمانگەی ئاوی کفریە کەرتی پەروەردەیە هەمووان ئاماژمەگەیانی خزمەتگوزاری بە هاوڵاتیان با بڵێن هیچ گرفتێکمان نییە پشتیوان بەخوای گەورە کارمان کردو ئینشەڵڵا گرفتمانیش نابێت و ئێمە هەمومان خەڵکی ئەم شارەینا یعنی یەکێک لە هەرە دڵخۆشکەرەکانی ئێمە لەم شاری کفریە ئەوەیە سەرجەم بەرپرسی فەرمانگەکان خەڵکی شاری کفریە با بڵێن نەک خوا نەخواسا بە چاوێکیەوە بڵێن ئەمە دەرەوەی شارە هەمومان خەڵکی ئەم شارەینا بڕواگوێ نەکو تەنها دایرە ماڵمانش وەکو دایرە وەکو فەرمانگە و دارەی لاتووە هەوڵەتیان ڕۆمانتیەکەن تەنانەت تەلەفۆنەکانمانش کراوەیە وەجێ خۆشحاڵیە کاک عەلی بەڵێ کاک عەلی چەند باخچێک بتاکی جێ خۆشحاڵیە برام خۆشمان هەگەر بینیمەوە جێ خۆشحاڵیە و لەشتان ساغ بێت بڕیارە چەند باخچێک یاخود چەند باخچێک لە بەندایی باوەشا سوار دروست کراوە ئەم باخچانە بەردەوام دروست ئەکرێت لە داهاتوشدا یاخود ڕێکخراوەکان یاخود هاوڵاتیان تا چەند هاوکارتان بوون لەو بارەوە نا ئیساکە لە بەندایی باوەشە سار وەکو باسم بۆ کردی خۆشبەختانە کۆمپانیای شیاوها باخچێکی دروستمان کرد باخچەیەکمان دروست کرد بەڕێز لەلایەن سەرمایهداری نیشتمانیەوە کاک پایە مجازف هات ئەوەسا حالیان سەرقاڵی دروستنی باخچەیەکی کرا ڕێکخراوی ئەڵمانی لەگەڵ گەنجە خۆبەخشەکانی شارێکیە بەڕاستی ئەوەشان دەری دەستخۆشیە یعنی با نەگەین ئەوەی کە ئەوانش با بڵێن پشتگوێ بخەین ئەوان هیمەتی باشیان کردەوە
دەستیان بردەوە بوو هەموو ئەو خەڵکانەی کە هەموو ئەو خەڵکی خێرخوازانەی کە ناوچەکان با بڵێن لەگەڵ ڕێکخراوی ئەڵمانیای سەحالیان ئێوارە لایەن بوومە باخچێکی جوانیان دروست کردووە بەڕاستی جێی دەستخۆشیە توانران ئەو یاریانەی کەکەوە لە شارەوانیە بووە با بڵێن ساڵانی ڕابردوو کەوتو بووە بە هاوکاری لەگەڵ ئەوانە ئێمە توانیمان چاکمان کردەوە خسمانە خزمەتی مناڵانی شاری کفریوە هەر لەو باخچەدامان ناوە ئەتوانم بڵێم بەڕاستی بە هەمومان دەسە کۆچین یعنی دەستمان دەستی یەکایە بتوانین شاری کفری و پرۆسەکە یعنی ئەو کەم کوڕانگە شاری کفریایە تێپەڕێن و بخێنە سەر خەتی خۆی و بخدە خزمەتی ئەم خەڵکانی شاری کفریەوە بەڕاستی یعنی هەمومان خۆشینە سەر ئەوەیە باشە کراوە ئینشاءالله. بەڵێ باشە کاک عەلی کفری بە شوێنەواری مێژووی ناسراوە یاخود بە شارێکی گەشتیاری ناسراوە پرسیارەکەمەوەیە تا چەند هەماهەنگیتان لەگەڵ دەستی گەشت و گوزار هەیە لە کفری یاخود لە گەرمیان بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی گەشتیاری زیاتر ڕوو لە ناوچە شوێنەوارە مێژوویەکان و گەشتارەکان بکات لە کفری؟ ئێمە وەکو جەناب فەرمووی ئێمە لەگەڵ شوێنەوارە بەڵێ کفری بە ناوچەکی شوێنەواری ناسراوە بەڵام بەداخەوە ساڵانی ڕابردوو نەگەشت نەفرای ئەوکەنەوە ئەوەی شوێنەوارەنەوە لە ناوچوونەوە یان بەرە ناوچون ڕۆشتن دەستیان پێ نەگەشتەوە بەڵام تر خۆشبەختانە هەم ڕێکخراوی CDO هاتە خەتەوە لەگەڵ ئیدارەی گەرمیان و قایم خەمەتی قەزای کفری و با بڵێن بەڕێوەتی شوێنەواری کفریە دەستیان برد بۆ ئەو شوێنەوارانەیەکەوە مانە با بڵێن بەتەمان لە ناو بچن پیا بکەون کە لە ناو نەچێ دەستی ئاوادانیان پێگەشتەوە ئێستاکە خۆشبەختانەوە سەرای کفریەکێکە لە سیمەکانی شاری کفری لایەن بەڕێز تا قوبادەوە خۆی تاوەکراوە ئەو حمامی کفری با بڵێن کاتی خۆی شوێنەوارێکی زۆر گرنگ بووە ئێستاکە ڕێکخراوی CDO ئاوادانێکاتەوە با بڵێن مەجید پاشای بابان دەرخستەی بۆ کراوە ئێستاکە حالیان لە وەزارەتی داراییە چاوەڕوانی ڕەزامەندی کۆتاین با بڵێن ماڵی دادە زەریفە هەیە با بڵێن کابرایکی کاتی خۆی یەهود بۆ لە شاری کفری ئێستاکە بەتەمای ڕێکخراوی CDO ئاودانی کاتەوە با بڵێن بێژەری کاتەوە هەموو دەستمان بۆی بردووە بەڵام وەکو باسم بۆ کردی ئێمە کۆشین لەسەر ئەوەی کە هەمومان وەکو ستافێک وەکو کەسێک بتوانین ئێمە کارێک بکەین سەردانیکردنی ڕێژەی گەشتیاری لە شاری کفریا زیاد بکەین تەمان ئەمە خۆشبەختانە ئیمساڵ ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردوو زۆر باشتر بووە گەشتیاران لە دەرەوەی هەرێمەوە هاتە ناوچەکەەوە هاتن قەزای کفری بۆ سەردانیکردنی خۆتان زانین تر عادەتەن هەر گەشتیار ڕێکەدە هەر جگایەکە بە زمانەکەی خۆمان خێر و بەرەکەتی پێوەیە ئەوانە هەم داهاتێنە بۆ ساڵەکە هەم جوڵی بازرگانی دروست دەبێ کارمان سەر ئەویش کردو ئینشاءالله. ئینشاءالله کاک عەلی ئەمە کار و پرۆژەکانی ساڵی 2025 سەبارەت بە ساڵی 2026 هیچ پرۆژەیەک هەیە دەستان پێ نەکرد بێ و پلانێکی تۆکمە بە ساڵی 2026 بۆی کە ینی بە هەمان شێوی ساڵی 2025 بێ پڕبێت لە پرۆژەی خزمەتگوزاری و خزمەت بە هاوڵاتیان بکە؟ بەڵێ ئێمە هەربوو باسم بۆ کردین ێزگەی 6 پرۆژەمان لە وەزارەتی داراییە تەمان بەڕێز جەنابی وەزیری دارایی ڕەزامەندی داوە بەڵام دیارە بەهۆی ئەم کۆتایی ساڵە کە سەرپێت ڕاگیرا بوو نەتوانرا ئێمە ئەلانی بۆ بکەین با بڵێن ئێمە تقریبان 6 پرۆژەی ترمان هەیە بەڕاستی و پرۆژانە پرۆژەی خزمەتگوزارین هەر ڕێگاسازین هین ناوچەکەیە با بڵێن جیاوازن هەموو گەڕێکیایەتی ئەوە با بڵێن ئاوەڕۆی گەڕێکی ئەوبەریمان هەیە گەڕێکی ئەوبەری گەڕێک بۆ لە ساڵی 1974 بەهۆی کوردایەتیەوە کاتی خۆی لایەن ڕژێمی بەسەوە تەخت کراوە خۆشبەختانە حکومەت هێریان قەرەبیانی کردەوە گەڕێکی دروست بووە یەکێک لەو گەڕەکانەی کە با بڵێن سیمای گەشتیاری شوێنەواری ینی گەشت وزاری پێوە دیارە ئاوەڕۆمان بۆی دروست کردووە گەڕێکی ترمان هەیە گەڕێکی لەتی هەڵمەتە لەگەڵ گەڕێکی فەرمانبەرانە دەخستەی ئاوەڕۆمان بۆی کردووە ڕەزامەندیش وەرگیراوە بۆی بەڵام تر نەمانتوانی ئەعلانی بۆ بکەین با بڵێن ئیساکە حالیان ئێمە ئەتوانم بڵێم 4 پرۆژەی سەرەکیمان بووە ڕاوەستاوە لە ساڵانی ڕابردووە ئێستا دەستمان بۆی بردا ئەوشمان بەگەر خستەوە ئینشاءالله لەم ساڵا بەتەمان بەگەڕیان بکەینەوە کاری تا بکەین یعنی ئەمانە شتیان بخوای گەورە ئەمانە هیمەتێکی باشن با بڵێن دەواازێکی چاکن بەم شارە توانم بڵێم جێی ئومەد و جێی یعنی با بڵێن ڕێوایەکی گرنگن بۆ ئەم شارە بتوانین تاو بێ شەڵات بتوانین خزمەتی خەڵەتیان بکەین ئەم شارە دەستان خۆش بێ و کارەکانتان جێگەی دەستخۆشین کاک عەلی هیچ شتێک هەیە کە ئێمە باسمان نەکرد بێ پرۆژەیەک باسمان نەکرد بێ و بچێ لێرەوە باسی بکەین والله ئەومان ماوەتەوە بڵێم ئینشاءالله خۆی گەورە پەنامان بدات و با بڵێن هاوکارمان بێت بتوانین لە چوارچەوی بڕیاری سەرۆکایەتی ئەنگلۆزانە ئەو پلانێکە دامان ناوە نێزگەی 4500 بەشکەین بخێنە خزمەتی هاوڵەتیانە بخێنە خزمەتی فەرمانبەرانی خۆشەویستە و هێزەکان پێشمەکانمانەوە کارمان لەسەری کردووە و ئینشاءالله لە ئایندەی زیادی خێنە بەردەستی سەری خۆمان ئێمە ئامادەمان کردووە کە لە خزمەتی ئەوڵەوە هەر کەسێک پارچەی عەرز بە خۆی وەرەگرێ و
اتواني خاني جادو سابو خوي مالو من ان شاء الله انا جاي اميد بايام ان شاء الله دەست خۆش ئەندازیار علی خورشید سەرۆکی شارەوانی کفری زۆر سپاس کام بەیانیان لەگەڵمان ئابووی دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن.